سڵاوتان لەبێت لە شاپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم سەرەتاش گرنگترین ناونیشانەکان. پارێزەرێکی ڕێوێژکار کە ئامادەی کۆبوونەوەکەی ئەمڕۆی پەرلەمان بوو ڕەخنە لە بەشێکی پەرلەمانتاران دەگرێت. ئەندامێکی پەرلەمان باز لە چەند دۆسێکی هەستیار دەکات و دەژڵێت لە مانگی داهاتووەوە گرفتی گەورە بۆ موچە لە سلێمانی دروست دەبێت. کارەبای هەرێم دەکرێت بە 24 کاتژمێری. دادگای فیدراڵی عێراق کۆمپانیای نەوتی نیشتیمانی وڵاتەکە هەڵدەوەشێنێتەوە. پارێزەرێکی ڕێوێژکار کە ئامادەی دانیشتنی ئەمڕۆی پەرلەمانی کوردستان بوو دۆخی دانیشتنەکەی ئەمڕۆ دەگێڕێتەوە و ڕای دەگەێنێت شکرین یاسا کۆنەکە بمێنێت و ئەو یاسایی کە ئێستا پێشنیاز کراوە پەسەند نەکرێت. ئەمڕۆ پەرلەمانی کوردستان بە ئامادەبوونی ژمارێکی کەم لە پەرلەمانتەران کۆبوونەوەی خۆی ساز کرد و کۆبوونەوەکەش بۆ خوێندنەوەی دووەم بوو بۆ 3 پێشنیازە یاسا کە یەکێکیان پێشنیازە یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژەی خێزان و ئافرەت لە هەرێمی کوردستان بوو. بۆ ئەو بڕگەیە ژمارێک لە پارێزەرانی ڕاوێژکار و ڕێکخراوەکانی تایبەت بە پرسی ژن ئامادەی کۆبوونەوەکە بوون. شۆخان ئەحمەد ڕەشید پارێزەری ڕاوێژکار و سەرۆکی ڕێکخراوی هاریکاری یاسایی ژنان کە ئامادەی کۆبوونەوەکەی پەرلەمان بوو لە لێدوانێکدا بە شارپرێسی ڕاگەیاند بەڕاستی ئێمە لەم ڕۆژە دەترساین کە ئەم یاسایە بە سەلامەتی لەم خولە دەرنەچێت، ئەمەش هۆکاری خۆی هەیە. سەبارەت بە هۆکارەکانی ژووتی لەگەڵ ڕێزم بۆ هەندێک لە پەرلەمانتاران زۆربەیان باگراوەندی مەعریفی و یاساییان نییە و بەشی هەرە زۆریشیان وەمان هەست کرد ئێستا یاساکە دەبینن بۆیە زۆر بەتوندی دژی بوون. بەوتی شۆخان ئەحمەد زۆربەی زۆری پەرلەمانتەران لەگەڵ ئەوە بوون ئەم یاسایە ڕەت بکرێتەوە بۆ هۆیشەوە گرژی و ئاڵۆزەی دروست بوو. ئێمە وەک پارێزران و ڕێکخراوەکان پێمان وایە ئەگەر ڕەت بکرێتەوە باشترە لە هەموارکردنەوەی بەم شێوەی ئێستا. بۆیە ڕای دەگەێنین شکرین بەوەی پێشتر و ئێستا دەستکاری نەکرێت. ئەندامێکی پەرلەمانی کوردستان باز لە چەند دۆسیەکی هەستیار دەکات و دەڵێت دەبوایە پەرلەمان قسەی لەسەر ئەم بابەتانە بکردایە نەک پەرلەمان و پەرلەمانتاران بە چەند بابەتێکی دیکەوە سەرقاڵ بکرێن. علی حەمەسەڵاح ئەندامی پەرلەمانی کوردستان لە کۆنگرێکی ڕۆژنەمانیدا ئاماژی بەوە کرد لە سلێمانی نزیکەی 5 ملیارد دلار زەوی فرۆشراوە و پارەکەی دیارنیە و براوە و لە مانگی داهاتووشەوە گرفتی گەورە بۆ موچە خۆرانی سلێمانی دروست دەبێت. سەبارەت بە کامێرەی تیژڕەوی باز لەوە دەکات ئەو سیستەما لە هیچ شوێنە کاری پێناکرێت، حکوومەت سوورە لەسەر جێبەجێکردنی و لە هەولێر و دوهۆکیش دەچێتە بواری جێبەجێکردنەوە. علی حەمەساڵح لە باسکردنی دۆسیەکاندا ئاماژی بەوە کرد ئیشمان بە حکوومەت چیە لە کاتێکدا دوو ئیدارەی هەیە و هەر پارێزگای و پرۆژەکانی لە داهاتی خۆی بکات و حکوومەت پەیوەندی بە سلێمانیەوە نەماوە. لە کاتێکدا 873 پرۆژە لە سلێمانی وەستاوە و 981 بەڵێندەر مایەپوچ بوون و پارەیان پێنەماوە. لە کۆتایی کۆنگرە ڕۆژنەمەوانەکەیدا ئاماژەی بۆدا ئەگەر سەرۆکی حکوومەت تەنها بەرپرسە لە پارێزگاکانی هەولێر و دهۆک با بڵاو بکرێتەوە و بە فەرمی ڕای بگەێنن. کاروان گەزنەیی ئەندامی پەرلەمانی کوردستان وەڵامێکی توندی هێمن هەورامی دەداتەوە و پێی دەڵێت ئێمە ڕاستگۆین و ئێوە ڕاستگۆنین کە نەتانتوانیوە لە ئاست داخوازیەکانی گەلی کوردستان دەبن. کاروان گەزنەیی ئەندامی پەرلەمانی کوردستان لە دانیشتنی ئەمڕۆی پەرلەمان هاتە دەرەوەی هۆڵی کۆبوونەوەکە و کۆنگرێکی ڕۆژنەمانی ئەنجامدا و ڕایگەیاند پەرلەمانی کوردستان کە لە ئاست داخوازی خەڵکی کوردستان نەبێت هەبوون و نەبوونی وەک یەک وایە. ئەگەر پەرلەمانێک نەتوانێت بڕیارێک دەربکات و وەزیرێک بڕیار دەربکات ئەم پەرلەمانە بۆچییە؟ وتیشی ئێمە بەردەوام ڕخنە لە حکوومەتی هەرێم دەگرین. هاوتەریب لەگەڵ ئەوەشدا کاتی ئەوە هاتووە ڕخنە و پرسیاری جددی ڕوبەڕووی پەرلەمانی کوردستان بکەینەوە. بەڵام هێمن هەورامی بڕیاریدا بوو قسەکانی من لە ڕاگەیاندنی پەرلەمانی کوردستان بسڕێتەوە کە ئەمە کارێکی ناپەیڕەوی و نایاساییە و کارێکە دوورە لە ئاکاری پەرلەمانتاری و سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان. لەبارەی و گفتوگۆی لە نێوان خۆی و هێمن هەورامی ڕوویداوە گەزنەی ئاشکرای کرد پێی وتم بۆ دەست لە کار ناکێشنەوە ئەگەر ڕاستگۆن. منیش دەڵێم بڵێ ئێمە ڕاستگۆین ئەوە ئێوەن ڕاستگۆنین کە نەتانتوانیوە لە ئاست داخوازیەکانی گەلی کوردستان دەبن. ئێمە ڕاستگۆین دەیان پرۆژە و پێشنیارمان بە حکوومەتی هەرێم داوە لە ڕێگەی ئەم سەرۆکایەتی پەرلەمانەوە یەک دانەشیان نەخراوەتە بەرنامەی کارەوە.
وەزارەتی کارەبای حکوومەتی هەرێمی کوردستان ڕای دەگەیەنێت لە ڕێگەی بە سیستمکردنی کارەباوە هەوڵ دەدرێت کارەبای 24 کاتژمێری بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان دابین بکرێت. علی ئیسماعیل ئەندامی لیژنەی باڵای بەستنی پێوەری زیرەک ڕایگەیاند حکوومەتی هەرێم هەوڵ دەدات لە ڕێگەی سیستمی پریپەیمێنتەوە کارەبای 24 کاتژمێری بۆ هاوڵاتیانی هەرێم دابین کات. لەبارەی سیستمەکەشەوە وتوێتی ئەوە بەشێکە لە پێوەری زیرەک و وەک تێست ئێستا لە بازاری لەنگەی شاری هەولێر دەستی پێکردووە کە 1500 هاوبەشن و بەهۆیەوە وزەی ونبوو بە 4 بۆ 5 هێندە کەم بۆتەوە. هەمان کاتیش کارەبایەکی 24 کاتژمێری بۆ بازارەکە بە ڤۆڵتێکی جێگیر دابین کراوە. لەبارەی کارکردن بەو سیستەمە لە شارەکانی دیکەی هەرێم ڕایگەاندووە لە دهۆکیش دەست بە دەنانی هەمان سیستم کراوە و سیستمەکە لە تاقیکردنەوە دەرچوو و ئامادەیە و پێشکەشی وەزارەتی کارەبا کراوە بۆ ئەوەی ئەوان بڕیاری لەسەر بدەن. سەبارەت بە نرخی ئەو کارتەی بۆ پارەدانی کارەباکە بەکاردەهێنرێت ڕوونی کردەوە نرخی کارەبا هەمان نرخی پێشوە و تەنها شێوازی پارەدانەکەی گۆڕاوە. دادگای فیدراڵی عێراق بڕیارێکی ئەنجومەنی وەزیرانی عێراقی بە دامەزرانی کۆمپانیایەکی نیشتیمانی تایبەت بەنەوت هەڵوەشاندەوە لەبارەی وەزیری نەوتیش کە سەرپەرشتی ئەو کۆمپانیایە بکات بڕیاریدا. باسم خەشان لە تویتێکدا نووسیوێتی لەسەر بنەمای سکاڵەکەی من و پەرلەمانتار مستەفا سنێت دادگای فیدراڵی عێراق دامەزرانی کۆمپانیای نەوتی نیشتیمانی هەڵوەشاندەوە. با گوێرەی تویتی ئەو پەرلەمانتارە پێشتر حکوومەت بڕیاریدا بوو با دامەزرانی کۆمپانیایەکی نوێی نیشتیمانی تایبەت بە نەوت و وەزیری نەوتیشی ڕاستپاردەبوو سەرپەرشتی کۆمپانیەکە بکات. باسم خەشان لەو ڕۆ بڕیارێکی دیکەی دادگای فیدراڵی ئاشکرا کردووە و توێتی بڕیاری ئەنجومەنی وەزیران بوو ئەوەی وەزیری نەوت سەرۆکایەتی کۆمپانیەکە بکات لەلایەن دادگای فیدراڵیەوە ڕەت کرایەوە و ئەو دەسەڵاتەی لەو وەزیرە سەندوتەوە. لە شاپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشکرا شاد و بەختەوەربن.